أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بەڵێ خۆشەویستان، کاتێک کەمە داوا لە خوای گەورە دەکەین اهدنا الصراط المستقيم، هدایەتمان دە لە بۆ ئەو ڕێگا ڕاستە. ئەو ڕێگا ڕاستە ڕێگای چێیە؟ صراط الذين أنعمت عليهم، ڕێگای ئەو کەسانەیە کە الله سبحانه وتعالى نعمەتی لەگەڵ کردینە بە هیدایەت دانیان لە بۆ ئەو ڕێگایە. من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين، ڕێگای ئەو کەسانەیە. ئیتر کاتێک کە خوای گەورە سبحانه وتعالى پێمان دەفەرمی ئەو ڕێگای ئەو کەسانێک کە نعمەتیان لەگەڵ کرایە، أنعمت عليهم، چەند شتێکی لێ وەردەگیرێ. یەک لەوانە ئەو ڕێگایە خودی ئەو ڕێگایە نعمەتێکی گەورەیە، لەبەرەوەی خوای گەورە وای فەرمووە صراط الذين أنعمت عليهم، کەواتە خودی هیدایەتدان لە بۆ ئەو ڕێگایە نعمەتێکی زۆر زۆر گەورەیە. و هەروەها ئەو نعمەتە بە هونەری خۆت و بە کار و کردەوەی خۆت ناتوانین بەدەستی بیری، بەڵکو أنعمت عليهم، ئەوە خوایە سبحانه وتعالى نعمەت دەکا بە هەندێک لە بەندەکانی خۆی کە بەو شێوەیە هیدایەتیان دەدا. و هەروەها ئەو نعمەتە دەدرێتە پاڵخوا سبحانه وتعالى صراط الذين أنعمت عليهم، خوایە اللهە سبحانه وتعالى نعمەتی بەخشیە بە هەندێک لە بەندەکانی کەوە هیدایەتی داینە لە بۆ صراط المستقيم. بەڵام کە تەمەشا دەکەیت لە دواترێ غير المغضوب عليهم ولا الضالين، گوتمان صراط المستقيم ڕێگای ئەو کەسانەیە کە خوای گەورە نعمەتی لەگەڵ کردینە بە علمی نافع و بە عەمەلی صالح، بەڵام کەسانێکەوە علمیان هەیە بەڵام کردەوەی پێناکەن خوای گەورە غەزەبی لێگرتینە. غير المغضوب عليهم، وەکو لە حەدیث پێغەمبەر هاتێ صلی الله علیه وسلم یەکێک لەوانە جوولەکەیە. بەڵام ئەگە ملاحەزە بکەین لەوێنێ نافەرمی غضبت عليهم، دەفەرمی غير المغضوب عليهم، ئەوانەی کەوە غەزەبیان لێگیرە، غەزەبەکە نەدرایتە پاڵ خوای گەورە سبحانه وتعالى. و هەروەها ولا الضالين، کە وەکو لە حەدیث پێغەمبەر هاتێ صلی الله علیه وسلم وەکو نەسرانیەکان کەوا کار دەکەن بە گومڕایی بەبێ علم کار دەکەن. ئیتر لێرەدا مەسەلەی غەضەب و مەسەلەی ضەلالەتیش بە ئیزنی خوایە سبحانه وتعالى، لە دەسەڵاتی خوایە، ئەدلۆ نادرێتە پاڵ خوای گەورە. ئەوە ئەدەبی مسلمانانە لەگەڵ خوا سبحانه وتعالى، لەبەرەوەی غەضەب و ضەلالەتەکە ڕاستە بە ئیزنی خوایە بە بڕیاری خوایە، بەڵام ئەوان بەخۆیان سەبەبن. ئەو کەسێکەوە علمی هەیە و کاری پێناکە بەخۆی سەبەبە، لەوەیکەوە خوای گەورە غەزەبی لێ بگری. ئەو کەسێکەوە بەبێ علم کار دەکا بەخۆی سەبەبە، لەوەیکەوە خوای گەورە بڕیاری گومڕاییان لەسەر بدا. ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين.